مریەم لەو کاتەی لە خەوێکی قوڵدا بوو خەون بە هیوا و ئاواتەکانی داهاتووە دەبینی لە ناکاو کەسێک کە دەوترێت داواکاری بووە تێزاب دەکات بە جەستەیدا وەک خۆی باسی کردووە بە دەمهەزکردن بە سووتانی جەستەیەوە بە ئاگا هاتووە و داوای بەهانەوە چوونی کردووە. ڕۆژی دەی حوزەیرانی ئەمساڵ لە کاتی ڕووداوەکەدا باوک و دایکی مریەم لە ماڵەوە نابن و پێدەچێت تۆمەتبارەکەش بەوەی زانی بێت و تاوانەکانی تیا ئەنجام داوە. مریەم کە لە شەقامی فەڵەستینی بەغداد نیشتە جێن لەسەر ڕووداوەکە قسەی بۆ کورسات نیوز کرد و وتی بە هەر نرخێک بێت مافی خۆی دەوێت و دەوێت دەنگی بگات بە ڕای گشتی. أنا مريم عمري 16 سنة أحد فنون جميلة مرحلة ثانية. ناو مریەمە لە قۆناغی دووی پەیمانگای هونەرە جوانەکانم. خوێندنیم ساڵم دواخستووە. هیوام تاواکردنی خوێندنەکەمە. نابێت لە مافی من بێدەنگ بن بە هەر نرخێک بێت. من مافی خۆم دەوێت. دەمەوێت دەنگم بگات بەڕای گشتی و هەمووان دەنگم ببیستن. مافی خۆم وەربگرمەوە. سوپاسی خوا و سوپاسی و کەسانە دەکەم کە لە پاڵم جاوەستاونەوە و بەرگری و پشتیوانیان لێ کردم. أشكر كل من وقف وياي وكل من دعاني ونقول حسبي الله ونعم الوكيل. مریەم یەک مانگە لە نەخۆشخانە چارەسەری بۆ کراوە تا گەیشتۆتەوە ئەم حاڵی ئێستای. ئەو کەسەی تۆمەتبارە لە ڕووداوەکەدا لە دایکبووی ساڵی 2002 و دوو جار چۆتە داوای و بەڵام مریەم پێی وتووە ئەوان برادرن و هێشتا بیری لای هاوسەرگیری نییە. لە ماوەی ڕابردووشدا هاشتاگی شازادە مریەم ڕزگار بکەن تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنی و داوای لێکۆڵینەوە و بەرپاکردنی دادپەروەری کراوە تاوانبار بە سزا بگەێنرێت. لەسەر داواکە ئەنجومەنی باڵای دادوەری عێراق ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و ئاماژەی بۆ کرد ڕووداوەکە لەلایەن کەسێکی دەمامکدارەوە ئەنجام دراوە. کەس و کارەکەی سکاڵایان لەسەر تۆمەتبارێک بە ناوی ئاین قاف و هاوڕێیەکی بە ناوی ئاین هاوە تۆمار کردووە و فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە و ئێستا ڕاگیراون. ئێستاش داوای بەهانەوە چوونی مریەم دەکرێت چونکە چارەسەرەکەی لە دەرەوەی وڵاتەوە بڕی 200,000 دۆلاری تێدەچێت و کەس و کاری کوڕەکە داوای سوڵحی عەشایریان کردووە بەڵام کەس و کاری کچەکە ڕەتیان کردوێتەوە و پێی ڕازی نەبوون.